کاتتان باش بینەرانی یازیزی پێشەنگ TV خۆشحاڵم جارێک تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ هێرشی رووسیا بۆ سەر ئوکرانیا دەستی پێکرد بەشی سەرەکی بەرنامەکانمان تایبەت دەبێت بەم بابەتە، بەڵام پێشەوەی کە بچینە نێو ئەو بابەتە سەرەکیەکەی هەواڵی گرمی ئەمڕۆی ڕۆژ سەبارەت بە بڕیاری ئیتیحادی ببورن بڕیاری دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە ڕاگررتنی نەوت و غازی هەرێمی کوردستان گفتوگویەکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و بەوە دەست پێکەین. هەروەها بەرنامێکی تایبەت سەبارەت بە سەرنجی پێشەنگ تایبەت بە هەڵاوەردنی ڕەگەزی دەبینن. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بەرنامەکانمان بکەن و من لە میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ عزیزان، وەکو ئاماژەم پێدا سەرەتا سەبارەت بە بڕیاری دادگای فیدراڵی گفتوگویەکمان دەبێت لەگەڵ عوسمانی حاجی مارەف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. هاوڕێ عوسمان، ئێوارەت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بن. ئێوارەیەوە باش و سپاسی بۆ تۆ. ئەگەر وەک هەمیشە سەرەتا لە هۆکاری ئەم ڕووداوانەوە بپرسم کە بۆچی دادگای فیدراڵی ئەم بڕیارەیدا سەبارەت بە ڕاگررتنی نەوت و غاز لە هەرێمی کوردستان، دواتر سەبارەت بە کاریگەریەکان و کۆمەڵی پرسیاری ترم دەبێت. مەسەلەکە وەنیە کە بۆچی لە ئێستا ڕایگەیان ئەوەی کە لە ئێستا ڕایگەیان ڕای چۆن ئەو هێزە سیاسیانە بۆ خۆیان کولی یەکێک لە لایەنە سیاسەکان لە هێزی تایفی میلیشیایی لە بەغابێ یا ئەم هێزە ئەحزابی کوردی بێ بۆ ئیتفاقاتی پێشتر کە بۆ پێکهێنانی حکومەت بوویانە جۆرێک ئەم پرۆسێ بە بەست گەیشت. ئەمەی کە لە دوای 2023ەوە حکومەتی بەشکراو لە بینی هێزە سیاسەکانە کە ئەحزابی کوردی لە سەرەتایە دەورێکی بارزی تیابینی و توانی دەور بینێ لە پێکهێنانی و حکومەتە لە عێراقا، بەڵام دوا بە دوای گۆڕینی هاوکێشەی سیاسی، گۆڕینی پێگەی هێزەکان بە هێزبوونی مەسەن لایەنەکانی شیعە لە پەیوەند بە دەخالەتی ئێرانەوە و لەگەڵ هەمان کاتیشا چەشمەکێشێککردیان ئەو هێزە شیعانەیە هەیە جۆرێک بۆ پێکهێنانی دەسەڵات بۆ شێوەیی پێشوو کە تەنها ئیتفاقی بوو لە نێوان هێزە سیاسەکانە و بەمە حکومەتیان پێگەرا ئەم پرۆسەیە جۆرە بە بەست گەیشتووە و کولی هەنگاوێکە لە کولی هەڵبژاردنێکە لە کولی پێگەنانی حکومەتێکە ئەم هاوسەنگی هێزە پێگەیزەکان ئەیانێ ئیمتازیاتیان زیاتر بێ، دەستکەوتیان لە دەستکەوت نفوز و باڵادەستیان لە دەسەڵاتی سیاسی عێراقا بەرفراوانتر بێ وەکەم هەنگاو بە هەنگاو ئەوەی کە چۆن دەسەڵاتی پارتی کەم کەن و دەسەڵاتی ئەحزابی کوردی بۆ دەخالەتیان بۆ دەوریان لە پێکهێنانی حکومەتی عێراقا کەم کەنەوە. ئەمە واقعیەتەکەیەتی و ئێستا دوو هێزی گەورە لە ساحەی سیاسی عێراق و کوردستانە کە هیچیان پارتیە و ئەویکیان مالیکیە و بە دواتش بە دەرەجەیەک سەدر جەماعەتی سەدرن کە ئەمانە کەوتوتە ناو ئەو ململانەیەوە کە چۆن ئایا بە زۆرینە حکومەت پێک بێنن، ئایا بە هاوپەیمانی پێکی بێنن، بە هەر شکڵێ بیانەوە جۆرە ئاڵوگۆڕەکە کەیانەیە پێگەی دەسەڵاتی ئێران زیاتر بێ و جەماعەتی گروپی مەسەن برین سەدریش ئەوێ لە قابلی جەماعەتی هاوپەیمانە ئەوی بەناوی مەسەن ئستحقاقی انتخاباتی یا زۆرترین دەنگ حکومەی زۆرینە پێوێنێ، بەڵام کە سێرەکەین پرۆسەکە بۆ شوێ ئاڵۆزی تێکەوتە ناتوانین پێکی بێنن. لەم حاڵەتەیە جەمعی مالیکی کە زۆرتر ئەوێ هەوڵی ئەوە ئەیەن سیاسەتەکەیان ئەوەیە کە مرکزیەتێ لە عێراقا دروستکەن، حکومەتێکی مرکزی دروستکەن وکە تا ئەشش بۆیان دروست نەکراوە جۆرێک ئەمە وەرەقەیەکە فڕێن لە مقابلی پارتیا بەناوی دادگای فیدراڵیەوە کە فشاری بۆ بێنن بە ناوی دەستورەوە بە پێی دەستور ئەم ملانەی بەرن پێشەوە تەنازول بە تەنازولێکی گەورە بە پارتی بکەن، بەڵام ئەمە ئایا تا چەند لەباری عملی بۆیان دەچێتە سەر ڕێیەکەوێ ئەتوانن بیکەن، ئەمە بێچێکە لە ئاڵۆزی مۆزۆکان بۆ تا هەر بۆشە پارتی جۆرێک بە تەسریحاتەکانیە وەڵامیانایەتەوە کە ئەو جوابیمانایەتەوە قبولی ناکە بەنادەسووری هەچ ئەوی قسەی خۆیەکە لەو بابەتەوە. ینی ئەمە جۆرێک چێشمەچێشی نێوان جەمعێ لە ئەحزابی شیعی بە تایبەتی بە سیادەی مالیکی کە دۆری ئەسڵی تیابینێ لە مقابلی
بەهێزکردنی پارتیا لاوازکردنی پارتیا ئەمە واقعەتەکەیەتی و لەما کاتا پارتیش دیفاع لەو پێگەی خۆکە لەم بینە یەشێتی نیشتیمانی چۆتە چاوەڕوانیەکەوە بە هەر لای سەرکەوێتە پاڵەوە لێژیشی عسەرکەوێت دیفاع لە ئێرانەکە بزانێکە مەسەرن بە قازانجی پارتی ئەم لەم پرۆسەیە جۆرێک دەستکەوتە بێ بۆی بالحاصل بەس کە یەکێتی موقفێکی سابتی نیە لەسەر چاڕوانەکەن بۆ تەواوی هێزە سیاسەکانیشکە لەم پرۆسیان چاڕێ ئەوزعاکەن لە هەمان کاتە لەما کاتە ئەو ڕووداوانشکە لە ناوچەکە و لە جیهان و نینەکە ناوچەکە بەرەو ڕوو ئەبینەوە هەتا بە تایبەتی ئێستا تازەترینەن ئەم شەڕی مەسەرم بۆ نمونە رووسیا لەگەڵ ئۆکرانەوە ئەم مۆزوعی ناتۆ تێکەڵایەک هاتوتە پێشەوە کە وەزعەکەی زیاتر ئاڵۆسە کردووە ئەمە واقعەتێکن کە ئەم هێزە سیاسیانە چاوەڕوانی ئاڵوگۆڕێکن کە ئەو ئاڵوگۆڕانە چی لە چارەنووسی ڕژڵاتی ناوڕاز دەکە چی لە چارەنووسی عێراقەکە لە مقابلی ئەمانە ئەحزابێکی سیاسی کە پێڵێن ئەحزابی میلیشیایی قەومی و تائیفی لە نەتیجەی ستراجێت و سیاسەتی ئەمریکا هاتنۆتە ساحەی سیاسیەوە و بەم موقعەتە دەوریان بینەوە بەم موقعەتەوە حکومەتیان دروستکردووە کە لە بەرژەوەندی ئەمریکا لە بەرژەوەندی ئێران لە لە دەخالەتی وڵاتانی دەوروبەر لەگەڵ سیاستەکانی جۆرە ستراجێت و بەرژەوەندەکانی ئەمریکادا بووە ئەمە واقعەتە مێزە سیاسیانەیە و عاقبەتەکە شوەیە کە کامیان ئەتوانێت مرکزیت بۆ عێراق مرکزیت لە شوێنەکە دابینکە بڕێ من کە ئێستا پێکاتی هەمیان لەو ئاستیانە ئەمانە فقط کارتفڕیان و هەوڵانە بۆیکەم کە من پێوانێت بە ئاسانی ئەم بڕیارەی محکەمەی فیدرالی بتوانێت دەستکەوتێ بێ بۆ ئەحزابیش بە ئاسانی جێبەجێ بێت. بەڵام بەشێک لە سەران و قسەکەرانی ئەحزابی دەسەڵاتدارانی کوردستان بە دەریکرای پارتیوێکێتی بوو ئەوەی دەگەڕنەوە کە لە ئێستادا ئەم حیزبانە نەیانتوانیوە هاودەنگ بن لە بەغداد و بۆ نمونە سەبارەت بە دیاریکردنی یەک کاندید لەلایەن هەردوو لاوە بۆ پۆستی سەرۆک کۆماری و واتە لاوازیە گرژێک ململانیە کە لە نێوان ئەم حیزبانە خۆیاندا هەیە دەرفەتی کردوێتەوە بۆ ئەوەی کە لایەنەکانی تری بەرامبەر ئەم بڕیارە سیاسیە بڕارێک سیاسی ژناوی دەبن نەک یاسایی و دەستوری بهێنە پێشەوە ئەمانە چەندێک ڕەفتیان بێکەوە هەیە ئازای فر ئەوەی کە یەشێتی چێڵێ یا گۆڕان چێر هەچێکی لەسەر ئەم مەسەلەیە چی ئەڵێن ئەوە جۆری عمومەن ئەم هەلوو مەرجە سیاسی لە دوای 2023ەوە گەمەی سیاسی نێوان هێزە سیاسەکانە دەور و دەخالەتی سیاسەکانە چۆن کولی لایەکی پێگەی خۆی بەخۆتکە یەکێتی لە تووری عمریان لە 90 تا 2006 و لە کوردستان لە چۆن هەوڵیاوە پێگەی خۆی لە مقابلی پارتیا بەهێزکە و لە هەمان کاتە لە بەغاشە بۆ بەشداری لە دەسەڵاتی سیاسی لە بەغا پێگەێنانی حکومت لە بەغایە هەوڵیاوە پێگەی خۆی بەخۆتکە بەڕێ من نەیتوانی ئەم کارە بکە مەسەلەکە یەکریزی کورد یا پێگەی کورد یا دەوری کورد نییە دەوری ئەحزابی میلیشیایی قەومی کوردایەتیە کە چ لە تاڵانی بڕۆیی و خۆڕەکردنی سەرسامانی کوردستان و عێراق چ دەورومەکانێکیانە بێ ئەمە مەوجودێتی ئەم هێزە سیاسیانەیە ئەمە واقعەتی ئەم سیاسیانە ئەمەش قەرارەیە لەسەرەوەی کە لە کولی پرۆسەیەەکە لە کولی هەنگاوێکی سیاسی یا پێکاتنی حکومەتێکە جاپەر ئینتیخابات دەکەن بەش هەشتێکەکەن ئەنجامەکەی بەرەوچوە من هەر کولی لایەنێکی بەپی ئیمتیازاتی خۆی یەکێتی ئێوێ سەرۆکۆمار بۆ خۆی بێ بۆی کە ئیمتیازاتی زیاتر بێ پارتی ئێوێ سەرۆکۆماری لێبسەنێتەوە بۆی زەڕۆیکی گەورە لە یەکێتی بە یەکێتی ئێوێ ئەو مۆقعەتە پارێزێ جاچەند ئەتوانێت بیپارێزێ پارتی مەسەن بۆ نمونە ئەگەر سەرۆکۆمار بۆ ئەو بێ ئەوە دەستکەوتەکەی و جێگاوڕێگەکەی بەرزتر و گەورەترە بێ و زەڕبێکی زیاتر لە یەکێتیە و پاشەکشی گەورە بە یەکێتیەکە بەڵام معنایانێکە یەکێتی تەواوێ یەکێتیش مەسەرەن ناوچە و مەتقی نفوزی خۆیە ئەگەر سەرۆکۆمار بۆ یەکێتی بێ بڕێ من بۆچوونی وایە کە هاوسەنگی هێزی خۆی پاراستوە فەقەدەوەنە ئەمە زانین جوێنێنی گەمەی سیاسی ئەم هێزە سیاسیانەی منە ڕقابەتی ئەم هێزە سیاسیانە بۆ گۆڕینی هاوسەنگی هێز بۆ گۆڕینی نفوزی سیاسی بۆ بەهێزکردنی پێگەی سیاسی خۆی ئەمە جێگەورەگەکە ئەمە دەوریانە و هەرواژەمێننەوە و هەرواش کارەکەن جایتی مەسەرەن لە بینی یەکێتی و پارتیا بێ لە بینی مالیشی و سەدرا بێ لە بینی هێز شیعەکانە بێ لە بینی ئەحزابی کوردی و ئەحزابی ئیسلامی بێ لە بەغا کولی ئەمانە ئەیانوێ پێکاتەکەیان ئەوەیە دەور و کارکردیانەوەیە کە پاشکۆی سیاسەتی ئەمریکا بوون پاشکۆی سیاسەتی ئێران و تووشیان چ جێگەورەگەیە دەتوانن زیاتر پیا بکەن
ئەمە پێکاتی ئەمان لەبەرەوە ئەوەی کە هەر جۆرە تەبلینە هێنەوە ئەمە ئێمە یەک نەبووین و ئێمە یەک ڕزی بکەین ئەمانە قسەی پوچ و بێمانە هیچ نییە جۆرەك تەسلیحاتە مەسەڵەن بڵێن جۆرە ئاوڕشێری مەسەلەکەی هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ و نەقەت ئەوانەیەک ریزە بن نەقەت مەسەلەکەیان خەڵکی کوردستانە نە جێگەڕێگەی بۆ چارەنووسی کوردستان یا بۆ بەرژەوەندی خەڵک بێت نییە بۆ بەرژەوەندی و پێگەی سیاسی ئەمێزە سیاسیانە خۆیانە پارتی ئێوێ خۆی نوێنەری بە نوێنەری کورد بناسێت لەبەوە وە خۆی ئەسڵ بێ وە خۆی دەوری بێ و ئەم سیاسەتانی ئێستاشی کە پێگەکەی زیاتر لە یەکێک چۆتە پێشەوە ئەوێ ئەمە بسەلمێنێ هەموو شتێک لە بەغا بۆ خۆی بێ وە خۆی ئەساسی بێ و ئەمەش ئەو نەتیجەی ئەنجامگیری ئەو سیاستەیە ئەو پێشبڕکێ و ڕقابەتەیە کە لە مقابلی کێتیا کوێتی و دەستکەوتی بووە جا یەشێتیش بە هەمان دەرەجە فشارێتەوە کە پاشەکشە بێکێتی بکە و لە ناو هێز شیعەکانیشە بە هەمان شێوە بە تایبەتی ئەوەی کێسە بارزە لە بینی مقتدا سەدر و مالیکی و هێزە تایفەکانی ترە ئەی کاریگەری ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بەسەر کوردستان و خەڵکی کوردستان بە گشتی چی دەبێت کاریگەرەکەی هەمان ئەو کاریگەرانەیە کە ئەم هێزە سیاسیانە هەم لە کوردستان هەم لە بەغا لە 2023ەوە کە خۆرخی سەرۆت و سامانیان کردووە دەسەڵاتی میلیشیان و فقر و فەلاقەتیان بۆ خەڵگەناوە نایسەقراری سیاسی پێک هاتووە بەردەوامە بێ وەزعەکە ئاڵۆستر بووە و چارەنووسی خەڵک معلوم نییە ژیانی خەڵک معلوم نییە داخوازەکانی خەڵک جوابێکی نییە ئایندەی عێراق و کوردستان معلوم نییە ئەنی ئەم جۆرە کێشمە ئەنجامگیری ئەو لایەنە سیاسانەیە کە چێشمەکێشی نێوان خۆیان شەڕی نێوان خۆیان ڕقابەتی نێوان خۆیان کارکردی لەسەر ژیانی خەڵکدانەوە هەمومانە بینین ژیان و گوزرانی خەڵک بەچ ئاقارەکە ڕۆشتووە و ئەم جۆرەش لە گۆڕینی هاوسەنی هێز لە گۆڕینی هێزە سیاسەکانە مەسەلەوەی کە پارتی هەموو شتێ بۆ خۆی بێ جەمعی مالیکی و لایەنی شیعی سەر بە ئێران ئایانەیە ئەو واقعەتە بۆ بە مەرکەزیەتی عێراق و بە ناوی قەرارەوە نەوت و غاز لە پارتی بسەرنەوە سنوورەکان لەو بسەرنەوە خۆیان کۆنتترۆلی کولی عێراقن بە کوردستانیشەوە هیچ ئاڵوگۆڕە بە ژیانی خەڵک بە قازانجی خەڵک نایە بەڵکو لە هەموو حاڵەتەکان نێزەرە یەک ڕێگەیە کە خەڵک نەجاتی بیلێبە هەم لە عێراق و هەم لە کوردستانە پاکردنەوەی کوردستان و عێراق و بەغایە لەم هێزە سیاسیانە ڕاماڵینی ئەم هێزە سیاسە غەیری ئەم ڕێگە چارەی ئەینا هەلومەرجی سیاسی کوردستان نائیسەقراری سیاسی جێژاوی سیاسی لە تەواجود و بوونی ئەم هێزە سیاسیانە وەزەکە خراپتر و خراپترە بێ خەڵک ئەبێ فرای خۆی کەوێ ئاڵوگۆڕ ڕیشەیی بکە و خۆی دەخالەتی بێ لە دەسەڵاتی سیاسە و خۆی هەوڵ بە حکومەت دروستکە نەک چاوەڕێ بکە کام هێزی سیاسی گرەوە باتەوە لە انتخاباتە بێ بە پێی پێگەی سیاسەکەی بێ بە پێی پێگەی هێزی عسکەریەکەی بێ بە هەر جۆرە ئیمکاناتی اقتصادەکەی بێ و ئەم هێزە سیاسیانە لەو مۆقعەتیان یا مەسەڵەن پابەندبوونیان بە دەور و دەخالەتی ئەمریکا یا تورکیا ئایندێکە ئەوان بۆیان دیاریکە چارەنووسی عێراق کەوتۆتە ژێر دەستی کێشمەکێشی وڵاتانی زلێزی دنیا وڵاتانی ناوچەکە و ئەمانش پاشکوێ ئەوە ڕێگەکەی پاکردنەوەی ئەم هێزە سیاسیانەیە عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەرنجی پێشەنگ تایبەت بە هەڵاوەردنی ڕەگەزی دەبینین و دواتریش سەبارەت بە جەنگی ئوکراینیا یان دروستتر بڵێن هێرشی رووسیا بۆ سەر ئوکراینە دەبینین لاگەڵمان بن. سەرنجی پێشەنگ هەڵاوەردنی ڕەگەزی کۆتایی هێنان بە هەڵاوەردنی ڕەگەزی لە ئەستێکی فراواندا وەک یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی وڵاتانی پێشکەوتوو دەبینرێت کە تێیدا دەربڕین و تەماشاکردنی مرۆڤەکان لە سەر بنەمای ڕەگەزی کۆتایی بێت. بەڵام لە کوردستان
ئەم ئامانجە نەک دوورە دەستە بەڵکو لە ئاستی دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکاندا کەلێنێکی یەکجار گەورە هەیە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت یەکێکە لە قۆڵبەسەرەکانی پرۆسی پەروەردە. بۆچی کەسێک لەو بەرپرسیارێت تێدا ڕێگە بەخۆی دەدات بەو شێوەیە لەسەر ژنان بدوێت؟ ڕیشە و هۆکارەکەی لەکوێوە سەرچاوی گرتووە و لە بەرامبەریشیدا پێویستە چی بکرێت؟ گەشاو ڕەحیم هەڵسوڕاوی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان وەڵاممان دەداتەوە. بە بڕام خودیم قسەی پێشەم بوو شتێک ئەمە ئەو پەڕی سوکایەت و ئیهانەیەکی زۆرە کە بە نیوەی کۆمەلگاکرێت کە بە ژنانەکرێت کە بە ڕێگەزی ژنانەکرێت. بۆیە بە بڕای من ئەوەیە کە پێشەم وو شتێک بەبێ هیچ پرسیارێک بەبێ هیچ لێکۆڵێنێک لەسەرم کەسە ئەوەی لەسەر کارێکی دەربکرێت چکە ئەو هاتووە سوکایەتی بە نیوەی کۆمەلگا کردووە. بێجگەلەوە ئەم کەسە خۆی لە خۆیان پەروەردەی نییە ئەنجاکەرا بە مدیری پەروەردەش لە دنیا شتیوانیە. ئەمە دەسەڵاتێکی لە پشتە، ئەوی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کوردە کە خودی دەسەڵاتەکەی لەسەر ڕسم و یاسا و قانون و ئەو پەڕی دواکەوتوانەیە کە بەرامبەر ژنان. قوانینی عێراقی لە کوردستانە کاری پێکرێت، ڕسمێتی هەیە، قوانینێکی شەرعیە، ئەمە شەرعی ئیسلامە، ئەمانە کار بەواکەن. ئەمە بێجگەلەوەی کە ئێستا دیاردەی کوشتن لە کوردستانە بەڕاستی بێتە دیاردەیەکی زۆر زۆر ئاوەڵە کە بەداخەوە جێگەی شەرمەزاریە بە بڕای من بۆ دەسەڵاتداران ئەبێ شەرم بکەنلەوە. هەر ڕۆژنە لە کوردستانە ژنێک نەکوژرێت. لەم ڕۆژانە ژنێک کوژراوە لە 7 فیشێکی پێوە نراوە. بەڕێزان 7 فیشە بنێ بە شەرێکەوە. هەستەکەی لە شەڕ لەمە لە شەڕێکی گەورە و گرانە ئەم کەسە کوژراوە فیشێکی بەرکەوتووە. ئەوە بێژگەلەوەی کە ڕۆژانە خەڵک ژنی تر زوڵمی لێ ئەچێ ئێهان و سوکاتی پێکرێت، زەخت و زۆرێکی فشارێکی زۆر زۆریان لەسەرە، مناڵە کوژێ کە بە زۆر تعرضی سێکس جنسیان پێ ئەکەن. ئەمانە ئەبێ ڕێگەی پێبژێرێت. ئەگەوانە بێت لە هەر ماڵێکی کوردستانە ژنێکە کوژرێت، کرێکاری لەسەر دیوارەکەوێتە خوارەوە، مناڵێک بە فیشەک لە دەستی دەرچوو خۆی کوشتووە. بۆ ماڵەکانەوە چەکی تایە مانەوای کوردستان شوێنێکی نائارامە. دەسەڵاتداران کوردستانە سەرگەردان کردووە، کوردستان خوێنی لێ ئەچۆڕێ. ئەبێ خەڵکی ئازادی خواست، ژنانی یەکسانی خواست، پیاوانی یەکسانی خواست، ئەو ئینسانانەی کە ئانەوێت کەمێک خۆشگوزەران بژین. تەنها چارە بۆ خەڵکی کوردستان کۆتایی بە دەسەڵاتی ئەحزابی قەومی کەسە لە کوردستانە هەیە. ئەم دەسەڵاتەوێ بڕوات، چاکسازی ناتوانێت بکات، نایکات. مەسلحەتی لە چاکسازیە بە هیچ شێوەیەک نییە. تەنها ڕێگە چارە دەسەڵاتی ئەو دەسەڵات کەسە لە کوردستان دەسەڵاتی قەومی ناسیۆنالیستی ئەبێ ئەم دەسەڵاتە بڕوات بۆ ئەوەی ئیتر ژن نەکوژرێت، کرێکار لەسەر کار نەکەوێتە خوا لەسەر دیوار، هیچ کەسێک لە ماڵەکانی خۆیان ناومە سەرچانە بە تاکو بتوان لەسەر بابەتێکی خێزان، لەسەر بابەتێکی زۆر تافع چەک لە یەکتری هەڵەگرن، لەسەر مناقەشەیەکی تۆزێک نائارام خەڵکی تیا کوژرێت. ئەمەیە نائارامی کوردستان. ئەم نائارامی کوردستانە بەتەنها بە ژناوەنەوە ساوە تێز بە تەواوی کۆمەلگای گرتوێتەوە. کۆمەلگای کوردستان داغان بووە. ئەبێ ئێمە پێکەوە کارە بکەین، ژنان یەکسانی خواست، پیاوانی ئازادی خواست، ئەو کەسانەی کەوتم ئەیانەوێت تەنها بۆ 1 دقیقە دڵیان بۆ ئازاد یەکسانی ئینسانەکان لێ ئەیە. وەرن با پێکەم دەسەڵاتە بڕوخێنین. ئەم دەسەڵاتە تەواوی بڕوات. چارەسەرێکی تر نییە بۆ ئەو، بەدیلی ترمان نییە بۆ ئەوە ئێمە. تەنها بەدیل بڕۆ لە جێگە ئەوە دەسەڵاتی خەڵک بێتە جێگەی. ئەبێ خەڵک خۆی حاکمی وڵاتەکەی کوردستان بێت. هەچ کاتێکە دەسەڵاتێکی مۆدرن هاتە سەر حکم، دەسەڵاتی کرد بە دەستەوە کاتە ژن ناکوژرێ، ئیتری هەنوو سوکاتی بە ژن ناکرێت، بە زۆر جنسی لەگەڵ ناکەن، بە زۆر نازانم کە پارەدارەکان ناچن ژنان و کچانی 4-5 ساڵ بکڕن، بە زۆر جنسیان لەگەڵا بکەن. ئیتر ئەم دەسەڵاتە کە ڕۆی ناچن لە وڵاتەکانی کەەوە کچ بێن بۆ کوردستان بیان فرۆشن. ئەم دەسەڵاتە هەرچی ئینسانێتە لە خەڵکی کوردستانی سندۆتەوە. هیچ شکۆیەک ئینسان هیچ شکۆیەک نەماوەتە بۆ ئینسانەکان. بۆی بەڕێزان با پێکەوەم کارە بکەین.
وا بڕوا کوردستان سەرگەردانترە بێ لەوەی کە ئێستا هەیە تەنها چارە دەسەڵاتی خەڵکە بێتە مەیدانەوە. بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ وەکو سەرەتاوە ئاماژەمان پێدا کە بەرنامەکانی ئەمڕۆمان باش ئەوەی کە سەبارەت بە غاز و سەرنجی پێشەنگ سەبارەت بە هەڵاوەردنی ڕێگەزی قسە و باسمان کرد. ئێستاش بەرنامەکانمان تایبەت دەکەین بە هەواڵی ئەمڕۆ کە ڤڵادمیر پوتین سەرۆکی رووسیا فەرمانی کرد کە هێرش بکرێتە سەر ئوکرانیا. بۆ داوتۆکردنیان بابەتە سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە عەبدوڵڵا مەحموودمان لەگەڵدا. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدایندا بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا بەشدارن. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. پاش چەند هەفتە لە ئەوەی کە ئوکرانیا بووبووە سەردێڕی هەواڵەکانی جیهان و جێگیرکردنی هێزێکی زۆری سەربازی رووسیا لە نزیک سنوورەکانی ئوکرانیا و پاش ئەوەی کە وڵاتانی تری ڕۆژاوە هۆشداریاندا و لە نێویاندا ئەمریکا هۆشداریدا بە رووسیا کە ئەم هێرشە نەکەن، بەڵام ئەمڕۆ رووسیا هێرشی کرد بۆ سەر ئوکرانیا. کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە، بەڵام دەو پرسیارم دەست پێ بکەم کە بۆچی هێرشکرا سەر ئوکرانیا لەلایەن رووسیاوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. دیارە زۆر بەداخەوە کە ئەمڕۆ دنیا شاهیدی جەنجێکی کە دەبێت کە بێگومان قوربانیانی ئەوەڵ و ئەخیری خەڵکی کرێکار و زەحمەت کێش و بێبەشی ئەم کۆمەڵگا دنیا دەبن. هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بە تایبەت دوایەوەی کە لە چەند ڕۆژی پێشوودا دوو شارکە زۆرتر لە ژێردەستی جوداخوازیەکانی ئۆکرانیا بوون، دانی بەسەر بەخۆی ئەو دوو وڵاتەدانا پێشبینی دەکرا کە رووسیا هێرشی سەربازیش دەست پێ بکات بۆ سەر ئۆکرانیا. ئامانجی هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا طبعاً لێکدانەوەی جۆرا و جۆری هەیە و هەر کەسە لە ڕوانگەیەکەوە باسی هۆکارەکانی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دەکات. بەڵام من لام وایە مەسایلی ئەسلی لە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەجیال لەو ململانەیەی یا ئەو کێشمەی کە لەگەڵ ئۆکرانیادا بوویەتی بەتایبەت لە پەیوەند بە مەسەلەی ئەندامبوونی بوون بە ئەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ کە رووسیا وەکو هەڕەشەیەک بۆ سەر خۆی دەیبینێ، بەجیا لەو ئیدعایانە یا تا بەجیا لەوەی کە دەوڵەتی رووسیا لە پشت هێز و لایەنە جوداخوازەکانەوەیە لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا، بەجیا لەو لێکدانەوانە من پێم وایە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لەگەڵەوەدا شەڕەکە لە ئۆکرانیایە، بەڵام ئامانجێک کە رووسیا بە دواوەیەتی خودی ئۆکرانیا نییە، بەڵکە ئەمە ڕووکەشی مەسەلەکەیە. هەروەکو چۆن لە ساڵی 1990دا وەختێک ئەمریکا هێرشی کردە سەر عێراق و عێراقی بە پاساوی ئەوەی کە هێرشی کردوتە سەر دەوڵەتی کوێت کردە جوغرافیایەک بۆ ئەوەی لێوە پەیام و نەخشە و ئامانجە سیاسیە گەورەتیەکانی خۆی لەسەر ئاستی دنیادا بگەیەنێ و خۆی وەک ژاندارم و پۆلیسی دنیا بناسێنێ و ببێتە ڕەهبەری دنیایە کە خۆی تەنها تاکە قوتبی بەڕێوەبردنی دنیاە. ئەوا لە ئێستاشدا ئۆکرانیا بە هەمان شێوە هەمان ڕۆڵ دەبینێ بۆ ئامانجێکی کە ڕۆڵەکەش ئەوەیە کە رووسیا دەیەوێ لە ڕێگەی ئۆکرانیاوە کە کێشەی لەگەڵی هەیە کێشەی ئۆکرانیا بکاتە ڕێگەیەک بۆ ئەوەی کە ئەو شکست و ناکامیانەی کە ئەمریکا و غەرب لە چەند ساڵی ڕابردوودا لە 20 ساڵی ڕابردوودا یا بەتابەت دیاریکراوتر بڵێم لە بەدوای شکستی بەدوای ئەوەی کە 91ەوە هاتبوونە مەیدان هەموو ئەو شکستانەی کە ئەمریکا بوویەتی رووسیا دەیەوێت ئەم جارە بەهرەبەرداری لە شکستەکانی ئەمریکا لە پاشەکشەکانی ئەمریکا لە دنیادا بکە. تۆ تەماشایکە لە عێراقدا تووشی شکستێک هاتووە لەسەر دەستی کۆمەڵک دەستە و تاقمی وابەستە بە ئێران. لە ئەفغانستاندا شکستی خواردووە لە بەرامبەر کۆمەڵک دەستە و تاقمی ئینسانکوژی وەکو تالیباندا.
لە سووریادا شکستی خواردووە و پێشڕەوی وڵاتەکانی کە دەبیندرێت و جێگایەکی نەماوە لە شوێنێکی وەکو یەمەندا لە بەرامبەر پێشڕەوی حوسیەکاندا کە ئێران لە پشتیانە ئەمریکا تووشی شکست بووە. ئەمریکا توانای تەنانەت بەرگری لە هاوپەیمانەکانی خۆی لە کەنداو نییە و ئەمریکا تەنانەت باڵادەستی خۆی بەسەر ئەوروپا و متمانەیە کە لە ئەوروپادا هەیبوو لە ڕستیدا بوو. هەموو ئەم شکستە یەک لە دوای یەکانە کە ئەمریکا یەک بە دوای یەکدا بەسەری هاتووە لە پاڵ ئەوەشدا سەربڵندکردنەوەی وڵاتێکی وەکو چین ینی بەرامبەرچەیەک و پێشڕەوێکی گەورەی ئابووری کە چین لە مەدانی بازرگانی و ئابووری لەگەڵ ئەمریکا هەیەتی هێندەی کە ئەمریکای تووشی ئەزمەیەکی یەکجار قوڵە گەورە کردووە. ئەمڕۆ رووسیا دەیەوێت کەڵک لە هەموو شکستانەی ئەمریکا وەربگرێ و ڕابگەیەنێکە نابودی ئەمریکا نابود بوو. ئەمریکا ژاندارمی دنیا نەما، دنیا یەک قوتبینیە، دنیا تەنها ئەوە ئەمریکانیە بڕیاری لەدا، بەڵکو ئێمە شەین، ئێمە قوتبێکی نێوان ئەم دنیاەین کە بەشمان لە دنیادا هەیە و هیچی کە حازری هیچ زۆرە ملکەتیەک یا هیچ زۆرە نەرمیەک لە بەرامبەر هەژمون یا ملهوڕیەکان یا سیاست و نەخشەیە کە ئەمریکایەتی ئامادەنی ملی پێ بدەن. یعنی کۆتایی دەورەیەکی دیاری کراو کە بەرهەمی شکستی ئەمریکایە رووسایەوێ بەرهەمەکەی بچمێتەوە. ئەمە مەسەلەی بناغەیەوێ. بەڵام ئەگەر بەراوردێ بکەین بۆ نەبە و جەنگی کە 1990 ئەمریکا بەرامبەر بە عێراق کردی و ئامانجەکەیتان ڕوون کردەوە بۆ ئەوەی یەک قوتبانە دەسەڵات بکەوێتە بێتە پۆلیسی جیهانی ئەمریکا و ئێستا رووسیا هەماکار بکات. بەڵام لەو سەردەمانەدا کەمتر وڵاتانی جیهان بەرخوردیان بوو یاندانی کە محکومی بکەن. بەڵام ئەم هێرشەی ئەمڕۆ کە رووسیا کردی بەرامبەر بە ئوکرانیا پێش ئەوەی کە هێرشەکەش بات وڵاتانی جیهان هۆشداریاندا بە رووسیا کام کارە نەکات و کاتێک کە هێرشی کرد زۆرێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا محکومیان کرد لە ئاستی باڵاترین بەرپرسانی ئەو وڵاتانەوە. وڵاتانی تر لێرەدا چی ڕۆڵێکیان هەیە و بۆچی بەم ئەندازەیە ڕوبەڕووی رووسیا دەبنەوە و محکومی دەکەن و وەتەنان باز لەوە دەکرێت کە ڕەنگە ئامادەی هەبێت کە لەلایەنی سەربازیشەوە بەرگری لە ئوکرانیا بکرێت. جیاوازەکەی چی ئەگەر بەراوردی بکەین و بە ساڵی 91 و هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق؟ بەڵێ یەکەم ئەو کاردانەوانی کە ئێستا هەیە یا بە جۆرێک بڵێم ئەو پشتیوانیانەی کە هەیە ئەمریکا وەکو ئەندامێکی ڕێکخراوی ناتۆ و لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی کەی ناتۆ ئەمریکا لە چوارچێوەی پشتیوانی ئەواندا هاتووە و ئەو هێزانەش کە هێشتا مووقیفیان ڕاگەاندووە مووقیفەکانیان بە بەراورد بە ساڵی 1991 زۆر جیاوازە. لە ساڵی 1991دا هاوپەیمانەتێکی تقریباً 30 وڵاتی پێکات لە بەرامبەر سەدام حسێنە تەنانەت بەوەش کە سەدام حسێن لە دەسەڵات لا ببرێ و ئاڵوگۆڕی پێ بکرێت. دیارە باسی ڕوخاندن نەبوو کات دەیانویست بەدیلیانە بێ کەسی چکە بێنن. بەڵام لە بەرامبەر رووسیادا باشترین هەڕەشەکانیان کە تا ئێستا دەیبینین ئەوەیە کە دەڵێن ئێمە ئابلۆقی ئابووریە لە ڕێگەی ئابلوقەکانەوە پاکیجێکیان هەیە. پاکیجێک لە ئابلۆقیانەیە کە بیخەنە سەر بەشێک لە کۆمپانیەکانی رووسیا و بەشێک لە شخصیاتی رووسیا کە هەموو ئەم سزایانە لەسا ئەو مووقیفێکەنەوە و یەکبووی قابلی بەراوردکردن نییە. ئەمە لایەنێک چکە ئەوەیە کە لەمەی ئێستایاندا زۆرتر ئەوروپا مەترەحەکە زۆرتر هاتۆتە ناوی ئەویش ئەوەیە کە ئەمریکا یەکێک لە هەوڵەکانی ئەوەیە دوای ئەو شکستانەی کە هێناوێتی لە بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە وڵاتانەدا دەیەوێت لانی کەم باڵادەستی خۆی بەسەر ئەوروپادا زامن بکە. بۆیە دەیەوێت وڵاتانی ئەوروپا چێشکات. ئەوەی لەو ئەزمەی چەند ڕۆژی ڕابردووی ئۆکرانیادا دەیبینین هێندەی ئەمریکا بە پەلەیە بۆ ئەوەی رووسیا هێرش بکە، خودی رووسیا هێندە پەلەی نەبوو. هەتا خودی ڕاگەیاندنەکانی ئۆکرانیا ڕاگەیاندنەکانی ڕسمی ئۆکرانیا دیارە باسی ئەوەیان دەکرد کە ئەمریکا فەزاکەی لیخن کردووە. ئەمریکا زۆرتر خەریکە ترس و تۆقاندن لە نێو خەڵک بڵاو دەکاتەوە. یعنی مەسمێ هێندە ئەمریکا خەریکی ئەوە بوو ئەم کارە بکە و ئەو ئاستە لە ئامادەی کە ئێستا هەیە کە ئیعلام دیارە بەشێک گەورەی کردووە جگە لە کۆمەڵک پاکیزی اقتصادی کە دەیانەوێت لە بەرامبەر رووسیا بگرن بۆ ئەوەی تۆزێک جاست شلکە زیاتر شتێکی کە نییە. ئەوە بەجیا لەوەی کە
نەشی توانی هیچ کارێ بکە نەشی توانی بە پێچەوانەوە تۆ تەماشایکە دوو وڵایەت رووسیا دانی پیاناکە سربەخۆ بن کە جوداخوازیەکانی لێە ئەمریکا بە ڕەسەن بڕیاریدا کە حەساری اقتصادی بخاتە سەر ئەوێش ئەمە بە زۆرێک دەکاتە ئەوەی کە ڕسمیەتیدا بەو جیابوونەوەی کە ئەمریکا کردوێتی لە جێگا ئەوە کە ئەمریکا بڵێ ئەمە ئەو جیابوونەوەی بەڕسمی ناناسین لە ڕێگەیدا سەپاندن بەسەر ئەو دوو هەرێمەدا کە خستە سەری نیشانیدا کە خەریکە پشتیوانی لێکرد ڕێک بوو بەمە کە پشتیوانی لێکرد بۆیە ئەو پشتیوانی کە ئێستا ئەوروپا و ئەمانە بە زۆرێک دەیکەن ئەمە لایەنێکی مەحدودە لایەنی چکەش ئەوەیە کە ناتۆ تاریخێکی ڕەشی هەیە یان تۆ تەماشایکە حتا باوەش بڵێم دیارە مەمەسمۆنیە شەڕی رووسیا لە دژی ناتۆ کە ئێستا وارەتە بەرچاو لە بەرامبەر یەک داوەستاون لەبەر ئەوەی کە ناتۆ وەکو ڕێکخراوەیەک دەوێکی سلبی لە ئاستەکانی شوێنیکانێکی دنیا بووە ناتۆ خۆی شتێکی مقدس نییە دەیانەوە تۆزی قودوسیەتیشی پێ بدەنەوە تۆ تەماشایکە خودی ناتۆ یا وڵاتەکانی سەر بە ناتۆ کە ئێستا ئەمریکا چۆتە پشکە پاشای تەماشا کارنامەکەیان بکە لە هەر وڵاتێک ئەزمە بووە لە هەر وڵاتێک شەڕ بووە لە هەر وڵاتێک ڕووداوێک ڕوویداوە تەنان شۆڕش ڕوویداوە ڕاپەڕین ڕوویداوە ناتۆ دەخالەتی کردووە دەخالەتەکەی داگیرکاری کردووە لە عێراقا داگیرکاری کردووە لە ئەفغانستان داگیرکاری کردووە لە فەڵەستینە داگیرکاری کردووە لە سووریا داگیرکاری کردووە لە پاکستانە کردوویەتی و خەریکە لە ئۆکرانیاشە خەریکە ئەم دەورە دەبینێ نەک ئەوەی کە ناتۆ تەنانەت هەتا بەرگریکرد لە ئەوروپا بێ هەتا بەبەرچاوی وڵاتێکی وەکو تورکیا کە ئەندامی ناتۆیە خەریکە هێرش دەکاتە سەر سووریا بەبەرچاوی خۆمان ئێمە ڕەفتارەکانی ناتۆ دەبینین کە کارێکی کردووە رووسیا بۆیە دژی ناتۆ نیە کام کارانە دەکات رووسیا بۆیە لە ئێستادا شەڕی ینی بە زۆرێکیش لە بەرامبەرچەی ناتۆدایە چونکە ناتۆ دەوری وەسیلەیەکە یا دەوری نیابەتی بۆ ئەمریکا دەگێڕێ بەڵام لە ئەوروپادا ینی ڕێکخراوەیەکە کە زۆرتر سەر بە غەربە و وەسیلەیەکە بەدەست ئەمریکاوە و دەیانەوێت خودی ئەمە تۆزێک ئابڕووی بۆ بجێڕنەوە ئابڕووی بۆ بجێڕنەوە بۆ خودی ئەمریکاش ئەوەیەکە هەوڵ دەدا بەوەی کە وڵاتەکانی ئەوروپا ڕازی بکە ئابلۆقەی ئابووریدا سەپێنن بۆ سەر رووسیا تالانی کەم خودی ئەمریکا لە ئەوروپاش اعتیبارێک بۆ خۆی بجێڕێتەوە اعتیبارێک بۆ معنایی کە خۆتان دەزانن کە ئەوروپا لە بەرامبەر سیاست و زۆریەکانی ئەمریکادا مخالەفەتێکی گەورەی بوو ینی یەکێتی ئەوروپا دەمێک بوو ینی دابرانێکی لەگەڵ ئەمریکا بەوجود هاتبوو لەگەڵی ئێستا ئەمریکا دەیەوێ لەو ڕێگەیەوە جارێکی کە ئەو هەژمونیی خۆشی بەسەر ئەوروپادا بەرز بێنێتەوە بەڵام هێشتا ئەو بەراوردکردنی ئەم دوو شتەی لە 91 ڕوویدا لەگەڵ ئێستا دووشتی تەواو جیاوازە بە تایبەتیش کە دەبێ ئەوە بزانین کە وڵاتێکی وەکو رووسیا وڵات عێراق نییە رووسیا وڵاتێکی گەورەیە کە بە ئامادەکاریکی زۆرەوە هاتۆتە مەیدان و خۆی وەکو قوتبێک لە دنیادا لە بەرامبەر ئەمریکادا پێناسە دەکات لە حاڵێکدا عێراقی جێگەورەگەیەکی وای نەبوو لە دنیادا بەڵام رووسیا جێگەورەگایەکی گەورەی هەیە رووسیا گەورەترین هێزی عالەمی کە بەرامبەرچەی ئابووری ئەمریکا دەکا کە سینە هێزێکی هەرە گەورەیە دەتوانم بڵێ پشتی جەپە یا هێزێکی پاڵدەستی ئەمریکایە و خودی رووسیا سەری بڵند کردوێتەوە لەباری سیاسیەوە دەخالەتگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبیندرێ لەباری اقتصادیەوە بوژاوەتەوە تا ڕادەیەک لەباری ئەسکەریەوە یەکێکە لەو هێزانەی کە گەورەترین توانای سەربازی و وێرانکەری لە دنیادا هەیە بۆیە مامەڵەکردن یا لێکچواندنێک لە بابەنی دەوڵەتێکی وەکو عێراق لەگەڵ دەوڵەتێکی وەکو رووسیای ئێستادا و بەپێی واقعیەتی ئەم سەردەمەش قابلی بەراورد نین بەڵام ئەم پشتیوانیانی کە ئەکرێت لە ئوکرانیا و لە ئاستێکی فراوانە بەجێلەوەی کە خەڵکانێک ئەمڕۆ لە بەردەمی باڵۆزەکانی رووسیادا خۆپشاندانیان کردووە و ئاماژە پێت لە ئاستی وڵاتەکانی شاتا ئاستی ئەوەی کە ئامادەی نیشاندەن تەنانەت هاوکاری چەک و سەربازی ئوکرانیا بکەن ئایندەی ئەم ڕووداوانە چەندێ مەترسی ئەوەی هەیە کە بێتە جەنگێکی زۆر فراوانتر و لە ئاستی با بڵێن قسە لەسەر جەنگی جیهانی سێهەم بکرێت لە ئێستادا ئەوەی کە دنیا بەرەو جەنگی جیهانی سێم دەڕوات و چاوەڕوانی ئەوەی کە جەنگێکی ئەتۆمی ئەوانە ڕوودا بە دوور دەزاندرێ ینی زەمینەکانی ئەوە هەیە لە ئاسی عالەمیدانا ئامادەیەک بۆ جەنگێکی لەو بابەتە
کە پێی بڵێن جەنگی جیهانی سێیەم و سەرتاپاگیری دنیا بێت من پێم وایە لە ئارادانی ئەمە بەڵام ئەوەی کە ئەو جەنگە تەنانەت سەکی پێشکەوتوی تیا بەکاربهێنرێ وڵاتی کەش تێوەی بگلێن ئیمکانی هەیە بەڵام هێشتاوە مەودایەکی زۆری هەیە لەگەڵ ئەوەی کە پێمان وایە بێت جەنگێکی عالەمی ڕوودەدا تەمانەمە من پێم وایە ڕوونادا ئەمە لایەنێکە بەڵام یەک لایەنی هەیە کە هەموو عالەم دەگرێتەوە و جیهان دەگرێتەوە گرتوویەتەوە ئەویش ئەوەیە ئاکامە زیان بارەکانی ئەم جەنگەیە ئەو قەیرانەیەکە ئێستاە ینی لەو ململانەیەدا کە لە تەرەفێکی رووسیا وەستاوە لەگەڵ کۆمەڵێک دەوڵەتێکی نابێدار زاهیران لەگەڵ ناتۆ و ئۆکرانیایە کە زاهیران ئەو دوانە ئەسڵن و دەردەکەون و ئەسڵەکەشی خودی ئەمریکایە لەو ململانەیە تەماشاکە هەر ئێستا ئەمڕۆ بۆرسەی هەموو بازارەکانی دنیا بەرەو داشکان چووە لە هەموو دنیادا ئەمڕۆ سوتەمەنی بەرز سعری سوتەمەنی بەرز بۆتەوە سعری گاز بەرز بۆتەوە سعری خواردەمەنیەکان ترسیان هەیە بەرەو سەرچێ تەنانەت سعرینان خەریکە بەرەوە شان دەچێت یعنی مەسمێ هەر ئێستا کاریگەریەکانی ئەتوانی بیبینی بۆیە خەڵک بە زۆرێک ئەتوانم بڵێم ئۆردوی ئینسانیەت لە سەراسەری دنیادا خەریکە بازی ئەم شەڕ و ململانێ گەورەیە دەدا کە دەستی پێکردووە جوغرافیاکەی ئۆکرانیایە و قوربانیەکانی لە هەموو گۆشەیەکی دنیادا لە کوێرەدەیەکی کوردستانەوە بیگرە کاتەگاتە پێشکەوتوترین وڵاتی ئەمریکا و رووسیا و ئەوروپا هەر ئەمڕۆ ئەم ئەزمەی پێوە دیارە و بەجیالەوەی هەتا ترس و ڕاوچەیەکی زۆر هەیە دیارەوانە بەجیالەوەی خودی ئەو کوشتارەی کە لە ئۆکرانیا ڕوودەدا ئەو ئاوارەیە کە هەر ئێستا بە دوای خۆی داهێناوە و ئەو مەساتانەی کە دوایی لە ئاکام بە دوای خۆی دابێنێ ئەمانە مەساتە گەورەکەوەیە کە ئەمانش قوربانیانێکی زۆر بۆ خۆی دەبات بەڵام هێشتا ئەمە فاسیلێکی زۆری هەیە لەگەڵەوەی ئەگەر جەنگێک ڕوودا وەک جەنگی جیهانی سێم کە تێیدا ئەگەر جەنگی جیهانی سێم ڕوودا بێگومان زۆر کارە سات بار دەبێ و قوربانیانی بە ملیۆنان و لەوانەیە بە ملیار ئینسانیش بێت بەڵام من پێم وانە لە ئێستادا نەزەمینەی ئەوە هەیە ینی بە بۆچۆنی من مەترەح نییە شتێکی وا لە ئێستادا لە بەرامبەر جەنگێکی وەهادا کە وڵاتێکی زلهێزی وەکو رووسیا هێرش دەکات و خۆشتان باستان کرد کە وەکو هەر جەنگێکی تر قوربانی دەبێتە بەشێکی بەرچاوی زۆرێک لە قوربانیەکان خەڵکی سیڤیل و مەدەنین و ئەمەش نیگەرانێکی زۆری لە سەرتاسەری جیهاندا بە حەق هێناوەتە ئاراوە خەڵکی خۆی زۆر بە پچووک دەزانێت کە بتوانێت کاریگەری دانێت لە بەرامبەر جەنگێک و کارەساتێکی لەم چەشنەدا خەڵکی هیچیان لەبەردەستا دەتوانن بیکەن بەجێ لەوەی کە ئەمڕۆ بەردەم باڵۆزەکانی رووسیا خۆپیشاندانی گەوری تێدا ئەنجام درراوە ئەو جەنگی کە ڕستی پێکردووە تەبعاً وەکو جەنگی فعلی و کە لەسەر ساحەی ئۆکرانیادا خەریکە لایەنە ینی مەسم جەنگە چەورەکەی یا فیزیکی شتەکەی خەریکە بەڕێوە دەچێت لەوێ دەستی پێکردووە بەڵام هاوکات لەگەڵەوەشدا لە بەشێک لەو شوێنانەی کە هەیە تەنان لە خودی رووسیادا ئەمڕۆ مزاهرە و کۆبوونەوە بووە لە شوێنی کەش ڕوویداوە من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەوەدا ئەگەر ئەمە بچێتە پێشەوە یا بۆ نمونە ئەگەر ئاستی و هێرشانەی رووسیا بگا بە داگیرکاری تەواوی بۆ نمونە ئۆکرانیا کە حتممە ئەو کاتە کاریگەریەکانی ئەو لایەنە اقتصادی و داشکانی بازار و گرانبوون و ستەمەنی تارەگاتە خۆراک و پێداویستیەکان وا دەکا کە ناڕزایەتی لە خودی نێو وڵاتەکانە پەرە بسێنێ و دوو لایانی هەیە لە لایەنێکیاندا خەڵک ناچار بۆ بەرگری لە معیشەتی خۆی و بەڕێوە چۆنی ناچارە یەخەی دەوڵەتەکانی خۆی بگرێ ئەمە لایەنێکێتی و دووەمیش ناچارە کە لە بەرامبەر شەڕێکدا کە ئێستا هەیە بێتە مەیدان ینی هەرەوەی کە لە وەختی خۆی لە جەنگی عێراقدا یا لەو جەنگانی کە لە شوێنەکانی کە ڕوویداوە کە هێزێکەمیشە ئەو هێزێک کە بە دوای عەدالەت و ئازادی یا بە دوای ئاشتیەوەن بە زۆرێک بڵێم ئەمانە هەمیشە ئامادە یانەیە من پێم وایە ئەوە وردە ئەوە زیاد دەکات وە دەبێت زیادیش بکات چکە بەڕاستی تاکە ڕێگەیە یا تاکە ئەرچێک کە بتوانێ بەڕاستی کۆتایی بە جەنگ بێنێت تا بە داگیرکاری ئۆکرانیاش وەک یەکێک لە لایەنەکانی ئەو ململانێکی ئێستا لەسەر ئاسی جیهانی و لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت پەیوەندی بەوەیە کە خەڵک لەو دوو ئاستەدا بێتە مەیدان ئاستێکی ئەوەیە کە یەخی وڵاتەکانی خۆیانیان بگرن کە لە ڕێگەی دەستبردن بۆ چەک و پلان و ئەم شتانەیانە
ڕێگەی ئاشتی یا ڕێگەی ئاشتی یا ڕێگەی دیبلۆماسی بگرنە بەرەمە لایەنێکە و دووەم لە بەرامبەر گرانبوون و ئەم وەزعیەتی کە هەیە بێنە مەیدان بەناچاویشە بێ و کارە بکەن. بۆیە من پێم وایە کاردانەوەکان بە هەر ئەندازەی کە شەڕەکە دەچێتە پێشەوە ئەزمەکە قوڵتر دەبێتەوە ئەگەری داگیرکردنی هەموو ئۆکرانیا مەترح بێ بە هەمان ئەندازش بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە دژی جەنگ و لە دژی ئەو سیاسەتە پاوانخوازی و هەژمونگەرایی لە دنیادا هەیە دێتە سەر زیادە و زیاد دەکات. خوێندنەوەی ئێوە بۆ ئایندەی ئەم ڕووداوانە چی دەبێت؟ ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەنگ بوو، رووسیا هێرشی کردە سەر ئوکرانیا، بەڵام چەند هەفتەی لێرە بەدواوە بۆ چونتانەوەیەکە چی خوێندنەوەکتان بۆ هەیە بۆ ڕووداوەکانی دواتری؟ دیارە پێشبینیکردنی ئەوەی کە چی ڕوودەدا لە نێو هەلومەرجێکی ئاوە ئەزمەگرتوودا کە چەندین لایەن و دەوڵەتی دیاریکراو بە هێزی گەورەوە بە اقتصادی گەورەوە بە پشتی جەپەی جۆرەوە بە هێزی نیابەتیەوە ئامادەیان هەیە پێشبینیکردن بۆ ئەوەی کە چی ڕوودەدا تۆزێک هینە یعنی سەختە، بەڵام ئەوەی کە ڕۆشنەوەیە کە من پێم وایە لەلایەکەوە ئەو ڕەوەندەی کە ڕستی پێکردووە لەسەر ئاستا عالەمیەکەی وەکو جەنگی ئۆکرانیا من پێم وایە ئەوە کۆتایی بەوە دێ کە ئۆکرانیا لە هەموو حاڵەتێکدا ئەبێە دوو اختیاری لەبەردەستە لەو دوو اختیارە زیاتر نییە وەکو خۆی بۆی ئەو ئەزمێل لەوێ بە زۆرێک لە زۆرەکان خاو ببێتەوە ویژ ئەوەیە کە یا ئەوەیە کە واز بەڵێمدا کە واز لەوەی مەسەلەی ناتۆی هێنێ ئەمە لایەنی چێتی یاوەیە بە ناتۆ پەیوەست دەبێت کە ئەویان تازە ئەمەی دووەمیان خەریکە لەبار دەچێت بە بۆ چۆنی من چونکە تازە ئیمکانی ئەوەی کە جارێک کە ئۆکرانیا بێتەوە سەر حاڵەتێکی تەبیعی و نەخشەی ئەوە دابنێ ببێتە ئەندامی ڕێکخراوی ناتۆ کە رووسیا وەک خەتەرێک بۆ سەر خۆی دەیبینێ لانی کەم زۆر درێژ بووەوە ینی لە کورتماوەدا ئیمکانی نییە وەوە درێژ دەبێتەوە ئەمە لایەنێکی لایەنی چکەوەیە کە خودی ئەو ڕەوەندە ئەسلیترەی کە هەیە ئەوە کە هەیە بە بۆ چوونی من بۆ ئەمریکا قەرەبووکردنەوەی ئەو شکستانەی کە کردوێتی لەسەر ئاستی دنیاداوە ئەو شکستانەی کە بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕازا تووشی بووە بۆ دەورەیەکی زۆر درێژماوەش ناتوانێت نەک قەرەبووی بکاتەوە بەڵکو لە بەرامبەر بەرەو پێشچوونی اقتصادی سین و جێگە پەیداکردنی زیاتری رووسیا بەرەو ڕوو دەبێت یعنی من پێم وایە ڕەوەندەکە بەو جۆرەیە کە یەکەمەوەی کە ئەمریکا ژاندانمی دنیاە ئەمە کۆتایی هات دووەم دنیا بێتە چەند قوتبێک و ئەگەر لە بەرێکیاندا ئەمریکا هێشتا وەکو قوتبێک دەتوانین بڵین دەمێنێتەوە بەڵام لە بەرامبەریدا بێنەیار نییە و نەیارەکانی بەرامبەری چین و رووسیان هەم لە مەیدانی سیاسی هەم لە مەیدانی سەربازی و هەم لە مەیدانی اقتصادیدا ئەمە دەمێنێتەوە سێیەم ئەمریکا هەوڵی خۆی ئەوە دیارێکی لە هەر هەوڵەکانی ئەوەی ئەگەلانی کەم دوای هەموو سوشتانە هەیەی بتوانێت ناتۆ تەفعیل کاتەوە و باڵەدەستی خۆی بەسەر ئەوروپادا تەزمین بکاتەوە و ئەو بێمتمانەیە یا ئەو دابڕانەی کە لە مابینی ئەوروپا و ئەمریکادا لە چەند ساڵی ڕابردوو پێکاتەبوو ئەمریکا دەیەوێەوە بەرزبێنێتەوە کە ئەوەش بە دوور دەزاندرێ لە ئێستادا بە شوێنی خۆی بکات بە تایبەتی کەرەبێەوە بزانین لەگەڵ بەرەو پێشچوونی ئەو ئۆزاعی کە ئێستا هەیە ئاڵوگۆڕ لە هەڵوێستگیری وڵاتەکانیشدا ئیمکانی هەیە ڕووبدات بۆیە من خوێندنەوەی منەوەیە کە وەسیەتەکە وەک شەرتەعەن لە ئۆکرانیادا احتیمالی زۆرە یعنی لەوە رەچێت کە ئۆکرانیا داگیر بکرێت بە تەواوی من لە زۆر سەر لەوە رەچێت بە تەواوی ئۆکرانیا داگیر بکرێت و رووسیا بێوێ لەو ڕێگەیەوە کۆتایی بەو دەسەڵاتی ئێستا لەوێ بێنی وەرە سەڵاتێک بێنێتە سەرکار کەلانی کەم پاشکۆی خۆی بێ وابەستەی خۆی بێ هێزێک بێکە دەستی ناتۆوەوەتر نەکات زۆرتر لەوێ نزیک بێتەوە ینی ئەوەی احتیمالی هەرە قەوی ئەوەیە کە ئەمەیان ڕوودا ئەمە لایەنێک بەڵام لایەنی شکەوەیە کە کاریگەریەکانی ئەو ئەزمەیە بۆ ماوەیەکی درێژماوە دیسان لەسەر خەڵکی کرێکار و زەحمەتێش قورسایی دەکا مەعیشەتی خەڵک ڕوبەرووی سەختێکی زیاتر دەکاتەوە دوو پرسیار هاتبوون بەڵام خۆتان وەڵامی هەردوو پرسیارەکەت هەندایەوە لەمە ئێستادا پرسیارێکەمان ئەوە بوو کە کێ لەم جەنگەدا زەرمەند دەبێت و بە پرسیاری دومیشەوە بوو ئاخۆ ئوکرانیا ئاڵایسپی بەرز دەکاتەوە لەم جەنگەدا پێم وایە وەڵامی هەردووکتان ناوێتە بەڵام ئەگەر بتانێت لەسەر ئەمانە بڕێک زیاتر بدوێن یاخود ئەگەر شتێکی ترما بێت لە پەیوەند بەم هێرشی رووسیا بۆ سەر ئوکرانیا و بتانێت وەکو دوا فرسەتێک قسەی لەسەر بکەن فەرمون بە کورتی بەڵێ
ئەنچی لە هەموو جەنجێکدا لەسەر پرسیاری ئەو بەڕێزە لە هەموو جەنجێکدا کارڕوو دەدا ئەو جەنگانە محەلی بنیا سەراسەری بچکۆلە بنیا گەورە تەمەن قوربانیەکانی بە پلەی یەکەم خەڵکی کرێکار و زەحمەت کێشە هەموو ئەوانەی کە ئێستا خەریکن لەو جەنگەدا لە دووسێ ڕۆژی ڕابردوودا کوژراون بەتایبەتی ئەوانەی ئەمڕۆ خەڵکی کرێکار و زەحمەت کێشن ئەوانەی ئاوارە بوون خەڵکی کرێکار و زەحمەت کێشن ئەوانەی توانای شتکردنیان نیە لە بازار خەڵکی کرێکار و زەحمەت کێشن ئەوانەی مشکلی سوتەمەنیان دەبێت تووشی ئەمانن ئەوانەی مشکلی غازیان هەیە ئەمان مەسمێ لە هەموو ئەو جەنگانەدا خەڵکی کرێکار و زەحمەت کێش هەمووگەوەی کە دەبنە قوربانی هەمووگەوەی کە ژیانیان سەختتر دەبێت تەبعانەوە خەڵکی کرێکار و زەحمەت کێشە بەغیری ئەوە ناتوانێت تۆ چاوەڕوانیی کەتە بێکە لەوەی کە لە جەنگدا ڕوو دەدات ئەمە مەسائلێکی میحوەریە مەسائلێکی ئەوەیە کە ئەم وەسعەتی کە ئێستا خەریکە دێتە پێشەوە دنیای دوو قوتبی خەریکە پێک دێنێتەوە بە معنای ئەوە نییە کە دنیا ئارامتر دەبێت بە معنای ئەوە نییە کە دنیا خۆشتر دەبێت بە پێچەوانەوە ئەو ئەزما بەشێکی زۆری ئەمانە ئەم جەنگانەی ئەو حاڵەتانە کە ڕووەدا بەڕاستی بەشێکی پەیوەندی بەوەیە کە دەیانەوێت ئەزمە ئابوووریەکانی خۆیان قەرەبوو بکەنەوە ئێستا بەتابەتی بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا کە دەرگیری گەورەترین ئەزمە اقتصادی خۆیەتی کە لە 2008ەوە دەستی پێکردو کە تا ئێستا بە ئێستا هاتووە تەنانەت گەوتۆتە ژێر قەرزێکەوە کە ئەو سەری دیار نییە ئەوە بەجیالەوەی ئەمە دیار نییە لە نێو خۆی خودی ئەمریکادا خەڵک لە ناڕەزایەتی بەردەوامدایە خەریکە لە ئەوروپادا دیسان ناڕەزایەتی بە بۆنەی گرانی شتەکانەوە دیسان سەر هەڵدەدا ینی خۆی بەشێک لە جەنگ لەلایەن سەرمایه‌دارانەوە وڵاتانی سەرمایه‌داریەوە لە دنیادا بۆ قەرەبووکردنەوەی ئەو شکستان بۆ قەرەبووکردنەوەی ئەو شکستانەیە یا بە زۆرێکی کە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ئەزمانەیە کە تووشی دەبن وە قوربانیانی خەڵکی کرێکار و زەحمەت کێشن بەڵام یەک دیوی چکەشەیە بێ بەڕسمی بناسین ئەویش ئەوەیە ئەگەر بۆ نمونام جەنگێکی ئێستا هەیە هەر ئەوانەی کە خەریکن قوربانی دەدەن ئەگەر ئەو خەڵکە خۆی بۆ نمونە لە چەند وڵاتی ئەوروپایی و ئەمریکایی لە رووسیا تا رووسیا خەڵک بێتە سەرجادە و بتوانێت بەهێزی خەڵک جەنگەکە کۆتایی پێبێنێ ئەمە دەتوانێت زۆر ئاڵوگۆڕی گەورە بە دوای خۆیدا بێنێ یەکەمیان نەتوانێتەوە نیشاندا کە ئەو هێزانەی کە خەریکن سەرکی گەورەیان هەیە لە بەرامبەر قودرەت و ئیرادەی خەڵکدا هێشتا زەعیفن ئەمە مەسائلێکی ئەمە زۆر مهمە دووەم لە پشتی ئەو هێرشانەوە ئەوە نیشان دەدا کە خەڵک بەشێت نییە لەو جەنگا ینی هیچ کرێکار و هیچ خەڵکی هیچ کرێکار و زەحمەتکێشی هیچ کامێک لە وڵاتانە کە ئێستا هەن لە دژی ئەم دەوڵەتانەین ڕۆژ شەڕی سەرمایه‌داران و دەوڵەتەکانیانە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان و لەسەر حسابی بە قوربانیکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی خودی ئەو وڵاتانە بۆیە ئەوە دەتوانێت ئایندی چکە بە وجود بێنێ ئەوە توانێت سەرەتای دەورەیەکی کە بێ یعنی ئەو بە ئاگاهاتنەوەیەکی چینایەتی ئەگەر بێتە پێشەوە بتوانێت ئەم شەڕ ینی ئەم هێزە بتوانێت شەڕی پێرا بگرێ نەک سازش و دووبارە تەقسیمکردن و بەشبەشێنە ئەمە دەتوانێت ئاڵوگۆڕی چکە بە وجود بێنێ کە بەداخەوە لە ئێستادا ئەوەی کە ئیمکانی ئەوەی کە بە هێزی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و بە ئاتنمەیدانی ئەوان لەسەر ئاستی دنیادا ئەم جەنگە کۆتایی پێبێ ئەمەیان ئەگەرێکی زەعیفە بەڵام خودی هاتنە مەیدانی هەر دەتوانێت کاریگەری هەبێ لە ئەخیریشدا ئەوەیە ماوەتەوە بڵێن کە خەڵک پێویستی بەوەیە کە بۆ ئەوەی بتوانێت کاریگەریەکانی ئەو جەنگە لە سەخۆی کەم کاتەوە بەتابەتی لە نێو وڵاتەکاندا هاتنە مەیدانیان زۆر دەتوانێت ڕۆلی کاریگەری ببینێت ئەگەرچی وتم وەکو دو قسە بەڵام سەرنجێکی تر هاتووە هەگەر ئیجازە بدەن ئەمەش بخوێنینەوە ئەوە سەبارەت بە ئەوروپا چی ئەوروپا بۆچی بەشێکیان خۆیان لە جەنگ بە دوور دەگرن و بەشێکیشیان هاژوبوژی هەڕەشە لە رووسیا دەکەن سوید ئەڵای ئوکرانیان بەرز دەکەنەوە و دانیمار کە ڕەشە دەکات و ئەڵمانیا بێدەنگە و بەریتانیا ئاگرەکە خۆش دەکات ئەگەر سەرنجێکیشتە سەر ئەمە بدەن ئەگەرچیت لە بەشێکی قسە باسەکانماندا هەر بەڵام بە کورتی فەرموو هەیچی هەر کامێک لەو دەوڵەتانە لە ئەوروپادا خاوەنی بەرژەوەندی خۆیانن خاوەنی کۆمەڵێک بەرژەوەندی اقتصادی سیاسی خۆیان بەتابەتی بەرژەوەندی اقتصادی دیاری کراوە بۆیە هەر کامێک لەوانە وەڵامیان یان مامەڵەیان لەگەڵ ئەزمەکەدا جیاوازە و هاوتا ناچێتە پێشەوە و دیارە لە درێژەی خۆشی دیسان ئاڵوگۆڕی بەسەردادێ ئێستا بۆ نمونە بۆ شوێنێکی وەکو سوید کە جزیرەیەکی تایبەتی یا جزیرەیەکی تایبەتی رووسیا بەرامبەر بە شارێکی سویدیە
من ئارایم بۆ سوید زیاترە، بۆیە سوید ناچارە محتاتانەتر یا توزانم نەرمتر مامەڵە لەگە ڕووداوەکە بکە. بۆ نمونە ئەڵمانیا بە هەمان شێوە، ئەڵمانیا یەکێکە لەو وڵاتانەی کە ئەگەر لە کێشمەکێشمی جەنگی ئابلۆقە ئابوووریەکانی یەکتردا یا کاردانەوەی نێو ئابلۆقەکاندا بێتە پێشەوە، ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانەی بێتە قوربانی یەکەم. هەر ئەمڕۆ رووسیا ڕایگەیاندووە کە ئێمە غازی هەموو ئەوروپا وەک ئەگەرێک وەک هەڕەشەیەک بەکاری دێنێت کە نردنی غاز بۆ هەموو ئەوروپا ڕابگرێت. ئەگەر غاز بۆ هەموو ئەوروپا ڕابگرێت یعنی وەستعیەتی خەڵک، وەستعیەتی دابینکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیانی ئەڵمان ئەبێ بە موسیبەتێکی یەکجار گەورە بۆ ئەڵمانیا، بەتایبەتی کە لە ئێستادا بۆ نمونە هیچ بەدیلێکی کەی نییە. ئەین تەماشا مەسم ئاوایە بۆ فەڕەنسا بۆ نمونە بەرخوردەکەی سیاسیە تا بۆ نمونە اقتصادی، لە حاڵەکە بۆ ئەڵمانیا زۆرتر کاریگەریەکەی اقتصادیە. فەڕەنسا دەیەوێ لە نێو چوارچێوەی ئەوروپا و ناتۆدا دەورێکی کلیدی بگیرێ وەکو ڕاهبەر و وەکو ئاڵا هەڵگری یەکێتی ئەوروپای متحید لە ئاستی سیاسیدا دەردکەوێت. لە حاڵێکدا بۆ ئەڵمانیا زۆرتر مەسەلەکە زۆرتر اقتصادی معنای هەیە، یعنی مەبناکەی اقتصادیە وەزارەت هەڕەشێکی یەکجاری اقتصادی لەسەر اقتصادی ئەڵمانیا دەکات. بۆ نمونە ئەمانە هەمویان هەر یەکێک بەو جۆرەی جیاوازیەکانیان هەیە. بۆیە ئەم بەرز و نزمیە لە بەرخورد و مامەڵی وڵاتەکان بە ئەو ئەزمەیەکی ئێستا هەیە جیاوازی هەیە. زۆر بەداخەوە بۆ بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی کۆمەڵە سەرنج و تێبینی تر هاتووە، بەڵام لێرەدا کاتی بەرنامەکانمان تەواو دەبێت و هیوادارین بتوانین لە دەرفەتی تر و بەرنامەکانی تردا هەموو ئەو سەرنجانی کە هاتووە وەڵام وەربگرنەوە. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان هەر بژیت. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان، هەر لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. هیوادارین بەرنامەکانی هەفتەی داهاتووتر دوور بێت لە هەواڵی ناخۆشی دڵدەستێنی وەکو جەنگەوە. تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.